بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهدى. تفسيري جزء عام سورة التكوير سورة مكية وكو سورة مكية كان ذيك كان بابتي عقيدين كلو سورة دا سرتا باسي كومل كارسات وروداوي دنيا خرابون ويران بوندكا دواتر باسي حقيقة وحي پیغمبراتي پیغمبر صلى الله عليه وسلم وهروها دواتر باسي بوسي وبيكالكي او بيانواني كبت برستكان كات خوي بپیغمبر يانقرت صلى الله عليه وسلم. زاد فرمي إذا الشمس كورت كاتك خور هيك رايوة. إذا الشمس كورت كاتك خور پێچرایەوە یعنی ڕووناکیەکەی لە دەستدا و خۆی گەورە طبعاً لەگەڵ نەفخی یەکەمدا خڕی دەکاتەوە و لەگەڵ طبعاً مانگش فەرمودەمان هەیە کە خۆی گەورە دەیان خاتە دەریایەک و هەندێکی دەفەرمون دەخرێنە ناو جەهەنەمیان پێگەرم دەکرێت. هەر کامێکیان بێت طبعاً مانگ و زائیدەن خۆر و هەرچی ئەستێرە هەیە ڕووناکیەکەی خۆی لدەست دەدا و نامێنێ. طبعا إذا الشمس كورت كاتك خۆر كورت پێچرایەوە و ڕووناکیەکەی لەدەستدا ئەوە یەک لە ڕووداوەکان. وإذا النجوم انكدرت كاتك کە ئەستێرەکان انكدرت لە شوێنی خۆیان ترازان و هەڵوەرین. وإذا النجوم كاتك کە ئەستێرەکان انكدرت لە شوێنی خۆیان هەڵوەرین و کەوتنە خوار. وإذا الجبال سجرت كاتك شاخەکان لە شوێنی خۆیان جوڵێندران و دواتر طبعا لە شوێنی خۆیان دەبن بە تەبوتۆز و دواتر بە هەوادا دەڕۆن قۆناغ بە قۆناغ. بەڵام قۆناغی یەکەم ئەوەی کە لە شوێنی خۆیان دێنە دەرێ و دەجوڵێندرێن. وإذا الجبال كاتك شاخەکان سجرت ڕوێندران جوڵێندران لە شوێنی خۆیان. جارێ خەبەرەکەی نهاتووە چی ڕوودەدا جارێ دیار نییە. وإذا العشار عطلت كاتك وشترە ئاوسەکان بێ خاوەن بەجێهێشتران. وإذا العشار كاتك ئەو وشترانە کە ئاوسن و خەریکن بێچوویان دەبێ بێ خاوەن بەجێهێشتران. بۆ باسی وشتری دەکات چونکە لەکن عارەبەکان طبعاً ئەو کات بە قیمەتترین سامان وشتر بووە و مەعیشەت و ژیانیان زۆرتر لەسەر وشتری بووە. کە وشترێک حەمل و سکی هەبوو بێ زیاتر لەوەکانی کە دڵیان پێوە بووە بەجێیان نەهێشتووە. مەبەست ئەوەیە کە قیامەت دادێ فوو بە سووردا دەکرێت و ئەو کارە ساتانە دەقەومن کام ماڵت لەلاوە زۆر زۆر خۆشەویستە بەجێی دێڵێ و ئاوری لێ نادەیەوە. وإذا العشار کاتێک وشترە ئاوسەکان بێ خاوەن بەجێهێشتران. یەکێکی دیکە لە کارە ساتەکان وإذا الوحوش کاتێک گیانداران حوشرت هەمویان لە کونی خۆیان خڕکرانەوە کە گیاندارەکان طبعاً ئێستاشی کاتێک بوومە لەرزەیە کارە ساتێک ئەوەی پێدەوترێت کارە ساتی سروشتی کە دەستی ئینسانی تێدا نیە هەستی پێدەکەنەوە لە ترسی ڕووداوەکە دەستنە کونی خۆیانەوە. وإذا العشار کاتێک گیاندارەکان جڕ و جانەوەرەکان هەمویان کۆ دەکرێنەوە لە شوێنی لە کونی خۆیاندا جارێ. بەڵێ وحوش یعنی گیاندار جانەوەر هەرچی ڕوح لەبەرە گسکە و گەورە. وإذا الوحوش کاتێک گیانداران هەمویان کۆکرانەوە بەڵام لە قیامەتێنا لە ناو کونی خۆیاندا. وإذا البحار کاتێک دەریاکانیش فجرت یعنی ئەوەیان ینی تەقێندرانەوە و طبعاً تێکەڵ بە یەکتری بوون کە لە شوێنی کە هەن دەڵێ سعیرت لێرە دەڵێ سجرت کاتێک دەریاکان لە ینی ئەوە هیچ گڕدەگرن و دواتر طبعاً ئەو بربەستەی لە نێوانیاندا هەیە نامێنێ و تێکەڵ بە یەکتری دەبن. وإذا البحار سجرت كاتك درياكان لا أنجامي شلقان و جولاني زوي
کە زۆرینیان بنەکەیان غاز و گاز و نەوت و شتی لەو بابەتانەی دەشڵەقێ و طبعاً گڕ دەگرێت و گەرم دادێ و دواتر طبعاً تێکەڵ بە یەکتری دەبن. ئەوجار وەئیذە النفوس کاتێک گیانەکان ڕوحەکان زووجەت جوت دەکرێن. ئەوە دوسێ تەفسیری هەنا هەندێک دەفەرمون وەئیذە النفوس زووجەت کاتێک گیان لەبەران لەگەڵ هاوشێوەکانی خۆیان دەخرێنە گەڵ یەکتر و لە یەکتر نزیک دەکرێنەوە، یعنی لە قیامەتێ مسلمانان لەگەڵ مسلمانان لە یەکتر نزیک دەبنەوە و دەبێتەوە دەخرێنە باشتێ. کافرانیش لەگەڵ کافران اینجا لەناو کافر و ئیماندارانیشدا ئەوانەی کە مەرتەبە و پلەیان لە یەکتر نزیکە لە یەکتری نزیک دەخرێنەوە و بەیەکەوە دەخرێنە شوێنی خۆیان. هێندێکیش دەفەرمون مەبەست ئەوەی کاتێک نەفسەکان ڕوحەکان لەگەڵ جەستەیان جوت دەبنەوە و زیندوو دەکرێنەوە. هەردوو تەفسیرەکەی هەیە، هەردووکیشی ڕاستە. طبعاً یەکەم جار ڕوح و جەستە کۆ دەکرێتەوە و دواتریش لە دەشتی مەحشەر کە بەرەو بەهەشت یا بەسەر پردی سیڕاتدا دەڕۆن هەر کەسەی لەگەڵ هاوشێوەکەی خۆی دەڕوە، لەگەڵ هاوێنەکەی خۆی دەڕوە، مسلمان لەگەڵ مسلمانی و کافر لەگەڵ کافری. وەئیذە النفوس کاتێک گیانەکان ڕوحەکان جوت کرانەوە، جا وەکو گوتم ڕوح لەگەڵ جەستە یان چاک لەگەڵ چاکی و خەراب لەگەڵ خەراپی. وەئیذە المەوئودەة کاتێک کچە زیندە بە چاڵکراوەکان سوئیلەت پرسیاریان لێکرا. ئەوانەی کە کاتی خۆی بە زیندوی کە تۆزێک گەورە دەبوون عەرەبەکان دەیان خستنە ژێرگڵ لەبەر ئەوەی کە بە حسابی خۆیان بۆی خۆیان بپارێزن لەوەی کە عیبیان نێتە سەرێ لەبەرەوەی کە کچیان بووە، یان شەرمیان دەکرد کچیان هەبێ و دواتر ببێتە خێزانی کەسێکی دیکە و ئەلەساس غیرەیان لێکرد بۆی تووشی ئەو غیرەیە و ئەوەی نەبن، ئەو عیبەی نەبن، پێیان بە جەرگی خۆیان دادەنا بە زیندوی دەیان خستنە بنگڵ. جا دەفەرمێ وەئیذە المەوئودەة جا ئەوە تاوانەکەیان هێندە قێزەونە. زۆرێک لە عولەما دەفەرمون هەر لەگەڵ زیندووکردنەوەیان لیان دەپرسرێ، چونکە هێندە بە بێتاوانی کوژراون، چونکە هەرچی تاوان بێنیان بووە ئەوە کەمێنە خوا خەڵقی کردوون، هیچ دەسەڵاتێکی خۆیانیان تێدا نەبووە، هیچ تاوانێکیشیان نەبووە. وەئیذە المەوئودەة کاتێک چە زیندە بە چاڵکراوەکان پرسیاریان لێ دەکرێ بئەی ذەنب قوتیلت لیان دەپرسرێ بە کام گوناهە ئێوە کوژران، بئەی ذەنب بە چ تاوانێک قوتیلت ئێوە کوژران. ئەوجار یەکێکی دیکە لە ڕووداوەکانی قیامەت ئەوانە بەشێکیان لەگەڵ فووی یەکەم کە بە سووردا دەکرێت ڕوودەدەن، هێندێکیان لەگەڵ فووی دووهەم. ئەوانەی یەکەم تا ئاەتی 6 ئەوان کارەساتن ڕوودەدەن لەگەڵ نەفخی یەکەم. لە ئاەتی 6 یعنی ڕوح و جەستە وە کچەکان کە پرسیاریان لێ دەکرێت ئەوانە لەگەڵ فووی دووهەم کە بە سووردا دەکرێت ڕوودەدەن. ئەوجار یەکێکی دیکە لە ڕووداوەکان ئەوەی وەئیذە الصحف نشرت کاتێک نامەی کردەوەکان ڕاخرا کە هەر کەسێک پێشەوەی تەوان چێتە بەرامبەر بەخوا و کردەوەکانی بکێشرێن، نامەی کردەوەکانی دەدرێتە دەستی جا ڕاست یا چەپ و هەموو کردەوەکانیشی لێ کاتیدا لە پێشچاوین، لێ کاتیداوە نییە پەڕپەڕ هەڵیان داتەوە. دەفتەرێکە لە ئەوەش هەنا پەڕەکانی بەیەکەوە نووساون کە دەیکەیەوە هەر هەمووی لێ کاتیدا دەبێتەوە. نامەی کردەوەی هەر کەسەی لە قیامەتێ لە پەڕەیەکی دایە کە کردەوە هەر هەموو لێ دیارە بەیەک کە هەر هەموو کردەوەکان پێشترش گوتمان ئینسان هەر کە زیندوو دەبێتەوە طبعاً کارەساتەکە هێندە گەورەیە بۆ خۆت هەموو شتەکانت بیر دێتەوە، جگەلەوەی کە بۆ خۆت وە بیرت هاتوونەتەوە ئێستا محاسەبە نەکراوی، نامی کردەوە کەشت دەدرێتە دەستی و هەموو کەسێکیش خوێندەوارە، هەر هەموو کەسێکیش دەزانێت کردەوەکانی خۆی بخوێنێتەوە. بۆیە دەفەرمێ کەفا بنەفسیکە لیەومە عەلەیکە حەسیبە، ئەوڕۆ بۆ خۆت چاودێری خۆت و محاسەبەی خۆتکەی، لە قیامەتێ کەسی دیکەت ناوێ. بۆیە پێش محاسەبەش ئینسان دەزانێت شایانی کوێیە، مستحقی کوێیە و هیچ کەسێکیش لە قیامەتێ گلەی نییە، ئەوانەی دەخرێنە جەهەنەمێش چونکە دەزانن هۆکارەکەی کردەوەکانی خۆیانە. وەئیذە الصحف کاتێک نامەی کردەوەکان نوشرت ڕاخرا کرایەوە
وإذا السماء كشطت كاتك كاسمانش دا ماڵێندرا لە شوێنی خۆی هێنرایە خوارێ کە بەو قووەت و هێزەی کە هەیەی بەرگەی ئەو دەنگە و ئەو جوڵەیە و ئەو حرەکەیە ناکە کە لە قیامەتێدا ڕوودەدا. وإذا السماء کاتێکیش ئاسمان كشطت یعنی دا ماڵێندرا هێنرایە خوارێ و خڕکرایەوە. وإذا الجحيم سعرت وكاتێکیش دۆزەخ گڕی تێبەردرا گەرمتر کرا حازرتر کرا ئامادەتر کرا بۆ بێ باوەڕان چونکە ڕەئی ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە جەهەنەم ئێستا هەیە و دروستیش کراوە بۆ خۆی حازرە بەڵام ئەو کاتە کە چوو بە سوڕدا دەکرێ چوونی ئینسانە کافرەکان بۆ جەهەنەمێ نزیکتر دەبێتەوە بۆیە زیاتر دەخرێتە ئامادە باشیەوە. وإذا الجحيم كاتك دۆزەخ گڕی تێبەردرا زیاتر و ئامادە کرا ئەو جار. وإذا الجنة أزلفت وكاتێکیش بەهەشت ڕازێنرایەوە یان نزیک خرایەوە بۆ ئیمانداران و بۆ بەهەشتیان و بۆ لە خواترسان چ دەقەومێ ئەو جوابەکەیتی علمت نفس ما أحضرت کە ئەو ڕووداوانە ڕوویدا علمت هەموو کەسێک دەزانێت دڵنیا دەبێ علمت نفس دەزانێ هەموو کەسێک دڵنیا دەبێ هەموو کەسێک ما أحضرت شتێکی بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە چاکەی پێ بەشی ئەوەندەی پێی بچێتە بەهەشتێ یان ئەوەتە خراپەکانی هێندە زۆرن ومێدێکی نامێنێت کە خوای گەورە بیخاتە ناو بەهەشتەوە دەزانێت کە دەچێتە جەهەنەم خوا پەناماندا. علمت یعنی دڵنیا دەبێ یەقینی پەیدا دەبێ دەزانێ بە تەواوی نەفسون هەموو گیان لەبەرێ چاک خراپ ما أحضرت چی بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە. ئەوە بەشی یەکەمی سوورەتەکەی. بەشی دووهەمی سوورەتەکەی کە خوای گەورە دێتە سەر حقیقەتی پێغەمبەرایەتی و وحی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بتپەرستەکان لە هەموو شتێک زیاتر ئینکاری قیامەت و ئینکاری وحی و پێغەمبەرایەتی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم. خوا دەفەرمێ جارێکی دیکە سوێندیان بۆ دەخوا دەفەرمێ فەلا ئوقسیم بالخنەس خوا دەفەرمێ سوێند دەخۆم بەو ئەستێرانەی کە لە ڕۆژدا ون دەبن و شەوێ دەردەکەون. فەلا ئوقسیم سوێند دەخۆم بەو ئەستێرانەی کە خنەسن یعنی لە پێش چاوی ئێمە ڕۆژێ ون دەبن بەڵام هەر هەمان ئەستێرە لە هەمان شوێنی خۆی شەوێ دەردەکەون. ئەستێرە تەوان یەکێکن لەو مەخلوقاتە زۆر لە ڕووی ژمارەوە و لە ڕووی حەزمەوە زۆر گەورە و لە ڕووی نظام و یاسا و ڕێسا کە بۆیان دانراوە نظام و ڕێسایەکی زۆر 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 ورد کە بە مەلاین ئەستێرە هەن وەکو سید قوتب دەفەرمێ لە هەفتاکان ئەوەیەکی هەیە تەفسیری فی ظلالی نووسیوە دەڵێ ئەستێرەکانی ئاسمانە حەوت کراونەتە حەوت مەجموعە حەوت مەجەڕە دەڵێ لە هەر مەجموعەیەکیدا 30 ملیۆن ئەستێرە هەیە لە هەر یەک مەجموعەیەدا و هەر ئەستێرەیەکیش یعنی زەوی لەساو هەر ئەستێرەیەکیش وەکو تۆپێکی گچکە وایە. ئەوەن ئێستا عیلم دەڵێ حەوت مەجموعەنە لە هەر مەجموعەیەدا 130 ملیۆن ئەستێرە کەشف بووە 130 ملیۆن ئەستێرە. جا دەفەرمێ بەو ژمارە زۆرەی لەبەرەوەی خوا نیزامی بۆ داناون و پابندن بە نیزامی خوای دوو ئەستێرە ڕۆژێک لە ڕۆژان بەریەک ناکەوە وایە خۆ ئەگەر یەک دانیان تەنها چرکەیەکی لە شوێنی خۆی ڕابوەسێ و نەجوڵێ هەر هەمویان بەریەک دەکەون و کەون و کائینات هەر هەمووی وێران دەبێت. جا دەفەرمێ چۆن لە ئاسمانەکاندا لەبەرەوەی یاسای خوای پەیڕەو دەکرێ ئەستێرە گرفتیان نییە ئەگەر لەسەر زەویش مرۆڤەکان پابند بن بە شەرعی خوا و بە ڕێسای خواوە یەک گرفتیان نابێت چونکە خوا نیزامێکی وردی بۆ هەموو مەخلوقاتێک داناوە بەوانەشی کە مکەلەف نین. هەدی ئێمە کە مکەلەفین هەرچی توشمان دەبێت لە زەرەر و زیان و خراپە هۆکارەکەی لادانە لە شەرع و دینی خوای گەورە دنە ئەگەر پابند بیت بە ئەندازەی پابندیت گرفتت نابێ. بۆیە دەفەرمێ فەلا بۆی سوێندی پێدەخوا مەسم بۆ ئینسان بیری لێ بکاتەوە بە دوای دابچێت. فەلا ئوقسم بالخنەس سوێند دەخۆم خوا دەفەرمێ بەو ئەستێرانەی کە لە ڕۆژدا ون دەبن. ئەلجەواری ئەوانەی کە بەردەوام دەجوڵێن دەڕۆن و کونەسن یعنی وەک ئەوەی وا بچنە ناو کونی خۆیانەوە
بسنەوە کونی خۆیانەوە لە حەقیقەتشدا هەر لە شوێنی خۆیانن ئەلجەواری ئەوانەی بەردەوام دەجوڵێن لە حەقیقەتدا وایە بەڵام لە پێشچاوی ئێمە وەکو ئەوەی وانە کوننەس بن یعنی بسنە کونی خۆیانەوە و بزر بە شێوازێک بزر دەبن ئێمە هەر نایان بینێن ڕۆژ وازحە ئەوجار دەفەرمێ وەللەیلی و هەروە سوێندیش بە شەو ئیدا عەسعەس ئەو کاتەی کە بە تاریکاییەکەی دنیادا دەپۆشێ تاریکایی شەو بەخوای گەورە نەبێ بە هیچ کەسێک نایە سوێن بەو تاریکاییە کە ئینسان چەندان استیفادەی لێ دەکات و لە خزمەتی ئینساندایە کاتێک عەسعەسە تاریکاییەکەی پەرە دەستێنێت و زیاد دەبێ وەسوبحی و سوێن بە بەرەبەیان ئیدا تەنەفەس ئەو کاتەی کە تەنەفەسە هەناسەی دەدا جا هەناسەدانی بەرەبەیانی چۆنە ئەوەیە کە وردە وردە تەوان دنیایەکەی ڕووناک دەکاتەوە و تاریکاییەکەی پاڵ پێوە دەنێ لە شێوەی هەناسەدانیدا چونکە ئەگەر ڕووناکی بەیانی لە ناکاو بێ چاوی ئینسانی و ئەوەی ئینسانی تەحەمولی ناکا بۆیە چۆن تاریکاییەکەی ئێواران بەرەبەرە دێ بۆ ئینسان لەگەڵی ڕاوێتێ ئینسان ئەگەر ئەو چرا و ڕووناکی و شتانە نەبن شێش ئەگەر ئەستێرە و شت لە دەرەبێ بەشی خۆ دنیای هەردەبینی چونکە بەرەبەرە تاریکاییە دێ بەیانیانیش بەرەبەرە تاریکاییەکە دەڕوە وەسوبحی سوێن بە بەرەبەیان ئیدا تەنەفەسا و کاتەی وردە وردە بەرەبەرە دنیای ڕووناک دەکاتە بۆچی سوێندی خواردووە خوا سێ سوێندی خواردون سوێندی بە ئەستێرەکان خواردووە بە شەو خواردووە بە بەرەبەیان خواردووە دەفەرمە ئینەهو بێگومان ئەو قورئانە کە بۆ ئێوە هاتووە ئێوە دەیخوێننەوە لە قەول و ڕەسوولین کەریم قەول یعنی قسە خوێندراوەی نێردراوێکی زۆر بەڕێزە کە مەبەستی کێیە جیبریل عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئەوەی کە محەممەد صلی الله عليه وسلم بۆ ئێوەی هێناوە و بۆ ئێوەی دەخوێنێتەوە لەلایەن نێردراوێکی زۆر بەڕێزی خواوە پێی گەیەندراوە بۆی خوێندراوەتەوە چونکە ذی قووە خوای گەورە وەصفی دەکا ئەو وەصفانە وەصفی جیبریلین إنه بێگومان ئەو قورئانەی کە محەممەد صلی الله عليه وسلم هێناویەتی بۆ ئێوە لە قەول و قسە و خوێندراوەی ڕەسوولین کەریم نێردراوێکی زۆر بەڕێزە کە جیبریلە ئەو جیبریلە تایبەتمەندیەکانی چین ذی قووەتین خاوەنی هێزە خاوەنی هێز و توانایەکی زۆرە هێز و توانایەکی زۆری هەیە کە معلومە پێغەمبەر صلی الله عليه وسلم جیبریلی لە شێوەی خۆی بینیوە 600 باڵی هەبووە و بە فعلیش جیبریل سەلامی خوای لەبێ طبعا 600 باڵی هەیە و گەورەی و قووەتەکەی بە ئەندازەیە کە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای طبعا پڕ دەکات کە پێغەمبەر پێش پێغەمبەرایەتیشی لە خەودا پیشانی دراوە بۆی پێغەمبەرایەتەکەی بەلاوە زۆر زۆر ئەوە نەبێت تووشی سەدمەی نەکا و شەویش ئەو شەوەشی کە وەحی بۆ هاتووە هەندێک لە مفەسیرین پێیان وایە کە بە نەوعێک لە نەوعەکان خۆی پیشانداوە لە شێوەی خۆیدا و دواتریش طبعا جارێک لەسەر زەوی لە مەککە و جارێکیش لە ئاسمانەکان لە سیدرەت المونتەها جیبریل خۆی پیشانی پێغەمبەری خوا داوە صلی الله عليه وسلم بۆی هیچ گومان و دوودڵیەکی نەمێنێ دەفەرمێ ذی قووەتین ئەو جیبریلە خاوەنی هێزە عند ذی العەرش المەکین لەکن خاوەنی عەرش لەو پایەی زۆری هەیە ذی قووەتین لای ذی قووەتین خاوەنی هێزە خاوەنی توانایەکی زۆرە عند ئەو لەکن ذی العەرش خاوەنی عەرش مەکین لەو پایەی گەورەی هەیە ذی قووەتین خاوەنی هێزێکی زۆرە عند ذی العەرش مەکین لەکن خاوەنی عەرش مەکینە لەو پایەیەکی زۆری هەیە مطاعین خوایەکی یعنی جیبریل کەسێکە مطاعە گوێ لێ گیراوە فریشتەکان مەلایکەتەکان گوێی لێ دەگرن بە قسەی دەکەن ئەو جار ثەممە لەوێ لە ئاسمانەکاندا ئەمین بە کەسێکی دەستپاک بەناوبانگە چونکە ئەمینی وەحیە وەحی هەموو پێغەمبەران نوێنەرایەتی خوا بۆ لای هەموو پێغەمبەران لە ڕێگای جیبریلەوە بووە
مطاع جبريل سلامي خوای لێبێ گوێ لە گیراوە ثم لەوێ یعنی لە ئاسمانەکانیشدا کەسێکی ئەمینە دەستپاکە ئەوەی دەیڵێت و گوتوویەتی هەمووی وەکو خۆی گەیاندوویەتی و ناپاکی و خیانەتی تێدا نەکردووە. ئەوانە وەصفی ئەو جبریلن کە وحی بۆ پێغەمبەر هێناوە ذی قووە ڕەسوول کەریم جارێ نێدراوێکی بەڕێز ذی قووە خاوەنی هێزە عند ذی العرش لەکن خاوەنی عەرش کە خوای گەورەیە مەکین لەو پایەیەکی تایبەتی هەیە مطاع گوێ لە گیراوە مەلایکەتەکان هەموویان گوێڕایاڵی دەکەن و بە قسەی دەکەن ثم ئەمین لەوێ بە کەسێکی دەستپاک و ئەمینیش ناسراوە وما صاحبكم خوا دەفەرمێ وە هاوڵەکەی ئێوە بمەجنون شێد نییە جا ئەو واوە دەفەرمون واوی عەطفە سوێندی یەکەم کە خوای گەورە خواردوویەتی بۆ ئەوەیە کە پێمان بڵێت قورئان لە ڕێگای جیبریلەوە گەیشتووە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بابەتی دووەم کە خوا سوێندی بۆ خواردووە بە ئەستێرەکان و بە شەو و بە بەرەبەیانی بۆ ئەوەیە پێمان بڵێ کە ڕەفیقەکەی ئێوە برادەرەکەی ئێوە کە محەممەدە شێد نییە وەکو ئێوە تۆهمەتباری دەکەن و متهەمی دەکەن وەما صاحبكم وە هاوڵەکەی ئێوە کە چەند ساڵ هاوڕێیان بوو 40 ساڵ پێشەوەی بوو بێ بە پێغەمبەر و بانگەشەی پێغەمبەرایەتی بکە ڕەفیقیان بووە کەسێک لەو 40 ساڵەیدا نەیبینیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێک بڵێ لە قسەی شێتان بچێ حرەکەیەکی بکە حرەکە لە حرەکەیەکی کەسێک عەقڵی ناتەواوە وی خوا سوێن دەخوا دەفەرمێ وەما صاحبكم بمەجنون هاوڕێ و ڕەفیقەکەی ئێوە شێد نەبووە کە دەڵێ پێغەمبەرم کە دەڵێ وحیم بۆ هاتووە ئەو جا خوا دەفەرمێ وەلەقەد ڕەئاه سوێن بەخوا بە بێگومانی ڕەئا لێرە ئەوە فعلەکەیە تەوان فاعیلەکەی پێغەمبەرە یعنی محەممەد جیبریلی دیوە وەلەقەد ڕەئاه ئەو هو بۆ جیبریلی دەچێتەوە یعنی محەممەد پێغەمبەر جیبریلی دیوە لەکوێ بالأفق المبین لە ئاسۆی ڕۆی لە ئاسۆی ڕوون یعنی لە خۆرهەڵاتی مەکە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا وەک خۆی تەبەن لە شێوەی بەشەر پێغەمبەر زۆر جار دیویەتی وە سەحابەکانیش پێغەمبەریان بینیوە بەڵام لە شێوەی فریشتایەتی و لە شێوەی مەلایکەتی وەکو گوتمان لەسەر زەوی جارێک بە نزیکەوە و ڕاستە و خۆدیویەتی ئەوەی کە قسەی لەسەر نییە وەلەقەد ڕەئاه سوێن بەخوا ئەو پێغەمبەر برادەرەکەی ئێوە جیبریلی دیوە بالأفق المبین لە ئاسۆی ڕوونەوە لە خۆرهەڵاتی مەکە بە شێوەیەکی ئاشکر ئەو جار دەفەرمێت وەما هو على الغیب بضنین و ئەو هاوڕێی ئێوە ئەو محەممەدە ئەو پێغەمبەرە على الغیبی لەسەر گەیاندنی غەیب یعنی شتە شاراوە و نهێنی و ئەو وەحیانەی کە بۆی هاتوون بضنین بە هیچ شێوەیەکی ڕەزیلی و ڕشدی نەکردووە شتێک بۆی هاتبێ لە خواوە و شاردبێتەوە و نەیگەیاندبێ کە هەر بۆی نەبوو تەوانەکە شتی وای کردبایە خوای گەورە محاسبەی دەکرد جا چۆن ئەو بۆی نییە تەبان وحی بشارێتەوە هیچ مسلمانێکیش بۆی نییە تەبان ئاەت و فەرموودە و ئەحکامی دینی بەمەبەست لە خەڵکی بشارێتەوە باز نەکە وما هو على الغیب بضنین ئەو لەسەر گەیاندنی غیب یعنی وحی لێرە لەسەر گەیاندنی وحی و نیگا کە وحی و نیگا بەشێکی زۆری باسی غیب و شتە شاراوەکانن بضنین بەخیل و ڕەزیل نەبووە بابەتێکی دیکە کە خوا دەیەوێت تەئکیدی لێ بکاتەوە بۆ ئێمە ئەوەیە وما هو بقول شەیطان ڕەجیم و ئەو قورئانە قسەی شەیطانی نەفرین لێکراویش نییە هەندێک جار دەیانگوت جنۆکە و شەیاطینەکان فێریان کردووە وما هو و ئەو قورئانە بقولی جا لە عەرەبیدا بقول دەبێتە خەبەری مای طبعا بائی پێوێ بۆ تەوکید یعنی بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەو قورئانە قسەی شەیطانە نەفرین لێوە کراوەکان دوورخراوەکان لە ڕەحمەتی خوای نییە وما هو بقولی ئەو قورئانە قسەی شەیطان ئەوەی لە شەیطان جا زۆرتر بۆ جنۆکان بەکاردێ بەڵام هەر کەسێکە کە لە ئەمری خوا دەرچوو بێ قورئان قسەی شەیطان و جنۆکە نەفرین لێوە کراوەکان نییە ئەو جا خوا دەفەرمێ فەئەینە تەذهەبون بۆ کوێ دەڕۆن بۆ کوێ دەڕۆن یعنی چ قسەیەک ماوا بیکە چ شتێکی دیکە ماوە پێتان گوت درۆزن
طبعا دەزانن کە محەممەد درۆزن نییە خۆتان گوتتان بۆ خۆی هەڵی بەستووە طبعا دەزانن بۆ خۆی هەڵی نەبەستووە ئەگەر بۆ خۆی توانی بای هەڵی بەستێ قورئان ئێوەش بە زمانی عەرەبی دەبوات توانی باتان چەندان کتێب بنووسنەوە وایە کە دەڵێن شێتە هەمووتان دەزانن کە محەممەد شێت نییە سحر نییە کە سحر هەبێ سەدان ساحیر هەبوو ئەو کاتە دەیانتوانی هاوشێوەی وی بێن و بکەن و ئەگەر قسەی جنۆکە و شەیاطینەکانیش بە دیسان خەڵکەیە پەیوەندی لەگەڵ جنۆکە و شەیاطینەکاندا هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لە پێغەمبەرایەتەکەی هیچ پەیوەست بوونێکی بە جنۆکە نەبووە خوا دەفەرمێت فەئەینە تەذهەبوون بۆ کوێ دەڕۆن یعنی چ قسەیەک ماوە پەنای بۆ بن بۆی لە بەرامبەر محەممەد و دینی محەممەد و قورئاندا بڵێن خوا دەفەرمێت ئین هووە ئەو قورئانە یعنی ما هووە هیچ شتێک لەو شتانەی کە ئێوە بە خەیاڵتاندا دەیڵێن قورئان ئەوە نییە حەقیقەتەکەی چییە إلا ذیکر تەنها پند و ئامۆژگاریە للعالمین بۆ هەموو خەڵکی ئین هووە ئەو قورئانە إلا ذیکر تەنها پند و ئامۆژگاریە للعالمین بۆ هەموو خەڵکی بۆ هەموو جیهانیان جیهانی ئینسان و هەروەها جیهانی جنۆکەکانش جا خوا دەفەرمێت لیمەن شاء منکم هەر کەسێک حەزی لێ لە ئێوە ئەی یەستەقیم با ڕێگای ڕاست بگرێتە بەر ڕێگای ڕاستگرتن بە حەزی خۆتە بە ئیختیاری خۆتە بەویستی خۆتە بە هەڵبژاردننی خۆت نەتەوێ کەس بە زۆری ناتخاتە سەر ڕێگای ڕاست و ئەگەر کەوتیە سەر ڕێگای ڕاستیش بە حەزی خۆت بە هیچ جنۆکە و شەیاطین و خراپەکارێک لا نادرێی لە ڕێگای ڕاست ئەگەر خۆت ئیرادەی لادانەکەت نەبێ بۆیە ئیرادەی ڕێگای ڕاست و ئیرادەی ڕێگای خراپ بەدەست ئینسان خۆیەتی بەڵام بۆ هەردووکیان طبعا بەبێ گومانی تەوفیقی یعنی ئەوەی خوای دەوێ ئیزنی خوای دەوێ بەڵام خوا عادەتی وایە ئەگەر کەوتیە سەر ڕێگای ڕاست لەبەرەوەی حەزی لێیەتی تەوفیقت دەدا پشتیوانی لێ دەکا کە کەوتیە سەر ڕێگای ضەلالەتیش ڕێت پێ دەدا ڕێت لێ ناگرێ علاقەینی بە کەیفی خۆت دەتوانی بە ڕێگا خراپەکەشدا بڕۆی جا خوا دەفەرمێت لیمەن شاء منکم هەر کەسێک حەزی لێیە لە ئێوە ئەی یەستەقیم با ڕێگای ڕاست بگرێ لەو دنیادا بەڵام وەما تەشاؤون ئێوە ناتوانن یعنی ناتانەوێ ڕێگای ڕاست بگرن إلا أن يشاء الله مەگەر خوش بیەوێ بێگومان طبعا دەبێ ویستی ئینسان هەبێ بۆ هیدایەت و خوای گەورەش تەوفیقی هیدایەتەکەتدا بەبێ تەوفیقی خوای کەس هیچی پێ ناکرێ وەما تەشاؤون ئێوە ناتانەوێ و ناتوانن ڕێگای ڕاست بگرنە بەر و هیدایەت وەربگرن إلا أن يشاء الله مەگەر خوای گەورەش ویستی لەسەر بێت و لەسەر ڕێگایەکە تەوفیقتدا و یارمەتیدا ئەوە قسەی تێدا نیە طبعا کە رب العالمین کە پەروەردگاری هەموو جیهانیانە ویستی خۆت و ویستی خوای پەروەردگار خۆت دەبێ هەڵی بژێری خوای گەورەش دەبێت تەوفیقتدا وما تەشاؤون یعنی ئێوە ناتوانن کە ڕێگای ڕاست و ڕێگای هیدایەت بگرنە بەر و إلا أن يشاء الله مەگەر ویست و پشتیوانی و تەوفیقی خوای لەگەڵ بێ کە رب العالمین کە پەروەردگاری هەموو جیهانیانە صلی الله على سيدنا محمد وآله وصحبه